بینرانی عزیزم کاتەوە هەموو کاتێکتان باش. کاردانەوەکان لەسەر یەشەکانی داعش لەسەر ئاستی نێودەوڵەتی بەردەوامەوە بەشێکی و کاردانەوانش پشتگیری و وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و چەند وڵاتێکی دیکەیە بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە ڕوبەڕوونەوەی داعشدا. هەر ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لەگەڵ کونسوڵ و نوێرانی وڵاتانی بیانی لە هەرێمی کوردستان کۆبوو و سەرۆکی پەرلەمان داوای هاوکاری و پشتیوانی وڵاتانی بۆ هەرێمی کوردستان کرد. سەرڕای بەردەوامی زیادبوونی هاتنی ئاوارە بۆ هەرێمی کوردستان بەشێک لە ئاوارەکانی چیای شنگالیش ڕزگار کراون. ئێستا پشتگیری و هاوکاری نێودەوڵەتیەکان بۆ هەرێمی کوردستان لەم دۆخە لە چ ئاستێکدایە تا چەند بەرپرسانی هەرێمی کوردستان لەو هاوکاریانە ڕازین. نوێنەر و کونسوڵی وڵاتان لەسەر بارودۆخی هەرێم چی تێبینی و سەرنجێکیان هەیە؟ تا چەند هاوڕان لەسەر پشتگیریکردنی هەرێمی کوردستان و شۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخە و ڕوبەڕوونەوەی ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی پێدا گوزەر دەکات. بەڕێزان لە دیوی دۆمی هەواڵ تاوتوی ئەم پرسیارانە و کۆمەڵێ پرسی دیکەی پەیوەندیدارم بابەتە دەکەین. بەوم بەستە شمیانداری بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستانمان لە شاری هەولێرەوە کردووە. کاک فەخرەدین سڵاو لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. ئەکرێ سەرەتا ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکی پەرلەمان کە بەڕێزیشتان وەک سکرتێری پەرلەمان لە کۆبوونەوە لەگەڵ نوێنەر و کونسوڵی وڵاتانی بیانی ئامادەبوون. ئامانجی ئەم کۆبوونەوەیە چی بووە لەسەر داواکاری ئێوە بوو وەکو پەرلەمان یاخود لەسەر داواکاری کونسوڵ و نوێری وڵاتانی بیانی بوو؟ بەڵێ کاک فەخرەدین ئەگەر گوێ لە دەنگی من بێ، پرسیاری ئەوم کرد کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئێوە لەگەڵ نوێنەر و کونسوڵەکانی وڵاتانی بیانی چی بووە؟ ئامانج لەو کۆبوونەوەیە چی بووە وەکو پەرلەمان لەگەڵ نوێری وڵاتانی بیانی کۆبوونەوە؟ بەڵێ کاک فەخرەدین ئەگەر گوێبیستی دەنگم بێت یاخود ئەگەر ڕەنگە گرفتێکی تەکنیکی هەبێ، دیارە بینەرانی عزیز ئەمڕۆ پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان لەگەڵ نوێنەری زیاتر لە 20 وڵاتی بیانی لە ئەو وڵاتانی کە لە هەولێر کونسوڵ و نوێنەریان هەیە کۆبەوە لەسەر دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و وەک دواتر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا باز لەوە کرا کە لە کۆبنەوەکە نوێنەر و کونسوڵی وڵاتان کۆمەڵی سەرنج و تێبینیان لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان هەبووە و پەرلەمانی کورد سەرۆکی پەرلەمانیش داوای هاوکاری زیاتری کردووە، داوایەوەی کردووە کە وڵاتان هاوکاری زیاتری هەرێمی کوردستان بکەن لە ڕووی لۆجستی، لە ڕووی سەربازی، لە ڕووی ئەمنیەوە. ئێمە دەمانەوێت لەم بەرنامەیە لەگەڵ بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان کە بەڕێزیشان لە کۆبنەوەکە ئامادە بوو باس لەو وردەکاری ئەو کۆبنەوەی بکەین بزانین کونسوڵی وڵاتانی بیانی نوێنەری ئەو 20 وڵاتە بیانی کە لە هەولێر لە هەرێمی کوردستان نوێریان هەیە بۆچوونیان چیە لەسەر دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، ئاخۆ هەڵوێستیان چۆنە بەرامبەر بە هاوکاریەکان ئەو هاوکاریانی کە لە بواری سەربازی لە بواری ئەمنی بۆ هەرێمی کوردستان بەتایبەت هێزی پێشمەرگە دەکرێت. بەڵێ دەمانوێت لەگەڵ بەڕێز کاک فەخرەدین ئەگەر گوێبیستی دەنگم بێ ئێستا. کاک فەخرەدین سڵاو لێبێ. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بۆ بەرنامەکە. دەمەوێت ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ باس بکەیت کە ئێوە لەگەڵ نوێنەری وڵاتانی بیانی ئەنجامتاندا و مەبەست لە کۆبنەوەکە چی بوو؟ بنای خۆی بەخشندەی مێرەبان دیارە پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتایی ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکانی شنگال و دەوروبەری ڕوویاندا پەرلەمانی کوردستان هاتە سەرخەد و ئەستا بەکاری خۆی لەسەر هەردوو ئاستی نێوخۆ و لەسەر ئاستی نێودەوڵەتیەوەی کە پێوەست بوو بە ئاستی نێوخۆییەوە بریتی بوو لە ڕاستپارتنی و لیژنە تایبەتمەندانی پەرلەمانی کوردستان بۆ بەدەوەچوونی ئاوارەکان و ڕەوشی پێشمەرگە لە ناوچەکەیە و کۆمەڵێکی بابەتی تر کە پێوەستن بە لیژنەکانی پەرلەمانی کوردستانەوە و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان مەیدانن سەردانی ناوچەکانی کردووە و ئەندامانی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ئەوەی کە پێوەستە بە ئاستی نێودەوڵەتیەوە پەرلەمانی کوردستان داوای کرد لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ و ڕێکخراوە مرۆییەکان داوای کرد کە بەدەم هەرێمی کوردستانەوە بێن بە تایبەتی ئەو کارەساتەی کە ڕووەدا لە شاخەکانی شنگال بۆ ئەوەی دوجار کارەساتێکی جەرگخوڕی جینۆسایدی لە هەرێمی کوردستانە دروست نەبێت داوای هاوکاری پشتیوانی کرد. بۆیە هەر لە سۆنگەی ئەو هەوڵانی کە پەرلەمانی کوردستان لە سەرەتای ڕووداوەکانەوە ناوێتی ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لە باڵەخانەی پەرلەمان
کۆبوونەوەی ئەنجامدا لەگەڵ سەرۆکی قونسوڵی وڵاتانی جیهان ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا قونسوڵخانەیان هەیە و لە نزیکەوە لەگەڵا گفتوگۆ کرا. بەڵێ کۆبنەوەکە ینی وردەکاری کۆبنەوەکە باس لە چی کراوەکەوەی کە دوای کۆبنەوەگەش کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجامدرا بەڵام ئەوەی کە وەکو پەرلەمانی کوردستان وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئێوەش وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان لەگەڵ کونسوڵ و نوێری وڵاتانی بیانی باسان کرد بە دیاریکراوی چی بوون؟ ئێمە لەسەر چەندەوەری قسەمان لەگەڵا کردن و گفتوگۆیان کردەوە ئەوانیش خۆشحاڵیان دەربڕی. سەرەتا ئێمە سپاسمان کردن بۆ خۆڕاگری و مانەوەیان لە هەرێمی کوردستاندا دوای و دەنگوێ بڵاو بۆ کە هەرێمی کوردستان ئارامە ئێمە دڵنیامان کردەوەی کە هەرێمی کوردستان ئارامە بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە ئێستا ڕوەدەن لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن ڕوەدەن بۆ هەرێمی کوردستان زۆر ئارامە ژیانی هاوڵاتیان بە ئاسایی ئەڕواوە دامەزراوەکانی حکوومەت کاری شوکاری خۆیانەکەن بۆیە ئەم ئارامیە لە هەرێمی کوردستانە خاڵێکی جەوهری بوو کە لەگەڵیان باسمان کرد و بالفعل ئەوانیش ئەمەیان تەفەهم کرد و بۆیان بۆ سلمانجیان و لە گفتوگۆکانیان لەگەڵمانە ئەویان پێش ڕاست کردەوە بەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە کە جێگەی ئەوەیە ئەوان ئیش و کارە سیاسی و بازرگانیەتی خۆیان لە هەرێمی کوردستانە درێژە پێ بدەن. پاشان بەوەدا کە ئەوەی کە ئێستا گوزەرە لە عێراقا بە شێوەیەکی گشتی و لەو ناوچانەی کە لە دەوروبەری هەرێمی کوردستانان لە گوزەرە بریتە لە دەرەنجامی ئەو سیاسەتە هەڵەیەی کە لە حکوومەتی ناوەندیان ممارەسە کراوە بەرامبەر بە مەذهب و نەتەوەجهجیاکان لە عێراقا و بریتە لەو سیاسەتە تاگڕەوانەی کە لە حکوومەتی ناوەندیە سەرچاوەی گرتووە 2000 ڕێکخراوێکی تری دەرەوەی هەرێمی کوردستان دێ بەو شێوەیە بە ئاخارێکی سموتیشی ئابا و سوارشەپۆلی ناڕزایی دەنگی هاوڵاتیانی عێراق دەبێتەوە و بەو ئاڕاستەیە بە وە خاڵێکی کە باسمان کرد لەگەڵ یانە ئێمە لە هەرێمی کوردستاندا ئاوارەکان لە هەرێمی کوردستاندا ئێستا لە سەدا 20 هاوڵاتیانی کوردستانە واتە لە ملیۆنێک زیاتری تێپەڕاندووە ئاوارەکان بۆیە ئەم خزمەتکردنی ئەم ئاوارانەوە بەم حەجمە گەورەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە پێویستی بەوە هەیە کە بەدەمەوجودی نێودەوڵەتی لە ڕووی مرۆییەوە و لە ڕووی هاوکاریەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ لەسەر پرسی ئاوارەکان کاک فەخەدین بە دیاریکراوی دەمەوێت دواتر هەنێک پرسیاری تایبەت بە ئاوارەکان و ئێوە شوکو پەرلەمان کۆمەڵێ لیژنەتان پێک هێنابوو بۆ لێکۆڵنەوە لە ڕۆژی ئاوارەکان هەنێک پرسیار لە بەڕێستان بکەم بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بەشدار بوون سەرجەم کونسوڵی وڵاتانی بیانی بەشدار بوون لە کۆبنەوەکەی ئێوە لەگەڵەوە؟ بەڵێ سەرجەمیان ئامادە بوون لە کۆبوونەوەکەیان. کونسوڵی وڵاتی بەریتانیا کە لە هەولێر بووە ئەو بەشدار بوو یاخۆ ڕوونکردنەوەی داواکەوەی کە ئەوەک پێشتر باس لەوە کرا کە گەڕاوەتەوە وڵاتی خۆی؟ ببوورە ئەو قونسڵانەی کە لە هەرێمی کوردستاندا لە هەولێرە بارگەیان هەیە و قونسڵخانەیان هەیە سیستەمیان بەشدار بوون تەنها UN ئامادەی نەبوو ئەویش کە نوێنەریان لێرە نەبووە قونسڵی بریتانیا نوێنەریان لێرە نەبوو بەڵام 2000 ئێمە لەسەر خەتوین لەگەڵیانەوە پشتیوانی ئەو حاڵەت و دۆخەی هەرێمی کوردستان دەکەن. هیچ شتێکی لەو جۆرە باس کرا کە ئەوان وەکو کونسوڵ و نوێنەری وڵاتان ئێستا هەست بە مەترسی بکەن داوای زەمانەتی پاراستنی ژیانی وڵاتیەکانیان بکەن شتێکی لەو جۆرە باس کرا لە کۆبنەوەکەی ئەمڕۆ لەلایەن نوێنەری وڵاتانی بیانیەوە؟ ئێمە وەکو ئاماژەمان پێدا لە سەرەتایە ئاماژەماندا بەوەی کە هەرێمی کوردستان ئارامە و 2000 ئەوانیش ئەمریکیان بە هەند وەرگرتووە هەندێکیان لە گفتوگۆکانیان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانە ئەویان پێش ڕاستەکردەوە کە بەڵێ هیچ حاڵەتێکی نائاسایی لە هەرێمی کوردستانە نییە و هیچ وەضعێک نییە کە وابکە ئەمان قونسڵخانەکانی خۆیان بکێشنەوە لە هەرێمی کوردستانە نەمێنن بەڵگەیان لەوە کردەوە کە بە شێوەیەکی گشتی کەفاڵ پشتە بن و لێرە مێننەوە و کار لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن و ئەوەیان کە ئاماژیان پێدا و گفتوگویانە کرد ئاماژیان بەوەدا کە ئەوان لە راپۆرتی خۆیانە لە داواکاری خۆیانە لە وڵاتانی خۆیانە داواکەن کە پشتیوانی جدی مرۆیی و سیاسی لە هەرێمی کوردستان بکرێت. بەڵێ بیدانی بەڕێز پێما بێ بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە وێنەی کاک فەخرەدین ناگاتە لای منە لە ڕێگەی دەنگەوە دەتوانین پرسیارەکانی لێ بکەین و بەڕێزیان وەڵاممان بداتەوە. کاک فەخرەدین ئەمڕۆ ئەو زیاتر لە 20 وڵات کە نوێنەریان هەیە لە هەرێمی کوردستان بەشدار بوون هەڵوێستی ئەوان چۆن بوو؟ ئاخۆ هەڵوێستی ئەوان بە نمونە کونسوڵی ئێران، کونسوڵی ئەمریکا و کونسوڵی ئەم وڵاتانێک کە ڕەنگە خاوەنی بەرژەوەندی جیاواز بن و لە دوو لە بەری سیاسی جیاوازیشدا بن تا چەند هەڵوێستیان یەک بوو ینی بە نمونە کونسوڵی ئێران لەگەڵ کونسوڵی ئەمریکا یاخود کونسوڵی وڵاتانی دیکە وانی کە لە هەولێر نوێنەرایەتیان هەیە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە بوون تا چەند هەمویان لەم بارودۆخەدا هەڵوێستیان یەک بوو بۆ ئەوەی کە پشگیری هەرێمی کوردستان بکەن لە ڕێگەی وڵاتەکانیان هەڵبەت.
زیادە کۆنسڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان جەختی لەوە کردەوە کە ئەمریکا باڵپشتی هەرێمی کوردستان دەکا و ئەوێت هەرێمی کوردستان بەو ڕەنگاڵەیە کە ئێستا هەیە بۆ مارەسەیە کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا ئەوان پشتیوانیەکەن و دیار بۆ تاکیدی لەوە کردەوە کە ئەوان پشتیوانی سەربازیش نەکردووە و ئاگادار بوون لە یەک ڕۆژی ڕابردووە بەو شێوەیە تاکیدی لێکردەوە کە پشتیوان و هەروە نوێنەری کۆنسڵی کۆماری ئیسلامی ئێرانیش تاکیدی لەوە کردەوە کە ئەوان پاڵپشتی هەرێمی کوردستانەکەن و نایڵە بە شێوەیەک بۆ هەرێمی کوردستان سنوورەکانی ببەزێنرێ و سیادەی پێشێت بکرێ بۆی ئەوانی تاکیدیان لەسەر پشتیوانی بۆ هەرێمی کوردستان کردەوە. بەڵێ ئەمە هەڵوێستی سەرجەم کونسڵ و نوێرەکان بوو کە هەموو وڵاتەکان ئەوانی کە نوێرایەتیان هەیە ئامادەی هاوکارین واتە ئێستا ئامادەیان دەربڕیەوە بۆ هاوکاری؟ بە شێوەیەکی گشتی پرسیارەکان گفتوگۆکان ئێمە ڕۆژەکەمان بۆ ڕۆشنکردنەوە و ئەوەی کە ئەو گزەری ئێستا بۆمان ڕۆشنکردنەوە و تاکیدمان لەوە کردەوە کە کارەساتێکی مرۆیی زۆر گەورە لە شنگال و شاخەکانی شنگال بەڕێوەیە ئێمە ئەمانەیە بەڕاستی مرۆڤ سەنتەرە مرۆڤ جەمسەرە لەلای ئێمە ئەو ڕێگال لەو کارەساتە بگیرێ و ئەو کارەساتە بە جینۆساید بناسێنرێ و نەهێڵڕێ کارەساتەکە قورستر و گەورەتر ببێ بۆیە ئێمە تاکیدمان لە هاوکاری مرۆیی دەکردەوە کە ئەندازەیەکی زۆر و پاشانیش هاوکاری سیاسی و هاوکاریەکانی تر کە وڵاتانە بێ بۆیە لە گفتوگۆی نێوان سەرۆکایەتی پەرلەمان و قونسڵی وڵاتانە کۆمەڵی بابەتی گرنگ باسکران لەوانە ڕۆژی و ئاوارەی کە لێرە ڕۆژی و ئاوارانی کە لێرە ئەگوزەرێ پرسیار لەوە کرا کە ئایا ئاوارەکان کە دێنە هەرێمی کوردستانان و ئیسێ لە ملیۆنیان تێپەڕاندووە دەنگوی ئەوە هەیە کە گوایە بە شێوەیەک لە شێوەکان لێرە و لەوێ هەندێک حاڵەت دروست بوو بێت جۆرێک لە تێکگیران جۆرێک لە نائارامی دروست بێت لە بینی ئاوارەکان بە تایبەتی ئاوارە برا عەرەبەکان لە هەرێمی کوردستان ئێمە تاکیدمان کردەوە کە ئێمە ڕێز لە سەرجەم ئاوارەکانە گرین و هەرێمی کوردستان بۆتە لانکەیەک بۆ ئەنانکەیەکی ئارام بۆ سەرجەم ئاوارەکان و بەڵام پێویستمان بە هاوکاری مرۆیی زیاتر هەیە هاوکاری مادی زیاتر هەیە بۆ ئەوانە بتوانین خزمەتیان بکەین. تاکید لەسەر ضرورەتی دەستور دەکرایەوە و پرسیار لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە لە پەرلەمانی کوردستاندا لە خولی گرێدانی دووەمە پەسەند کرا گفتوگۆی ئەوانە دەکرا کە هەرێمی کوردستان ئایا هەنگاوی ئایندەی چییە بێ و چۆن کارەکە و ئێمە جەختمان لەوە دەکردەوە لە هەرێمی کوردستانە ئێمە ئێستا خاوەنی یاسین دەستەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارد بەڵێ گرێدانی پەرلەمانی کوردستاندا کە لە مانگینەوە دەستەکە پرۆژه یاسامان ئامادەیە بۆ دەستوری هەرێمی کوردستان و پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ئامادە. بەڵێ ئێستا قەبارەی هاوکاریەکان لەس ئاستی نێودەوڵەتی بە بڕۆی ئێوەکو پەرلەمانی کوردستان لە چ ئاستێکدایە و تا چەند لەو لە ئاستی و هاوکاریانە ڕازین ینی هاوکاری لۆجستی هاوکاری ئەمنی ئەو هاوکاریانی کە ئەمڕۆژ لەس ئاستی نێودەوڵەتی و سەرۆکی ئەمریکا سەرۆک و وەزیری دەرەوەی چەند وڵاتێکی ئەوروپیش قسەیان لەسەر ئەم دۆخە کردووە و هەندێکیان ئامادەی هاوکاریان دەربڕوە ئێوەکو پەرلەمانی کوردستان تا چەند پێتان وایە هاوکاریەکان لە ئێستایە بۆ هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایەوە تا چەند ڕازین لەو هاوکاریانە واتە بەپێی پێویستە لە ڕاستیە هاوکاریەکان بەقەدەر حەجمی ئەو ئاوارەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئێمە تاکیدمانەکردەوە هاوکاریەکانیان زیاترکەن و بەکردداری لە ڕووی مرۆییەوە زیاتر لە ڕووی هاوکاری مالیەوە لە ڕووی پێداویستی ژیانی سەرەتایی هاوڵاتیانەوە ئاوارەکانەوە زیاتر بەدەمەوە بن چونکم ئاگادارمان کردن کە هەرێمی کوردستان ئەوە زیاتر لە 7 مانگە لەلایەن حکومەتی ناوەندیەوە حەساری خراوەتە سەر بودجەی هەرێمی کوردستان نانێرێ بۆ ئەوە جارێکی تر فشارێکی گەورە قەیرانێکی گەورەی دارایی لە هەرێمی کوردستانە دروست کردووە بۆی ئێمە پێمانوتن هاوکاریەکان پێویستە گەورەتر بکرێن زیاتر بکرێن بۆی ئێمە پێمان وا بوو کە ئەوانش بە ئیجابی بێنە سەرخەت و جۆرێک لە پشتیوانیان دەربڕێ لەگەڵ وڵاتانی خۆیانە قسە دەکەن و وڵاتان بێنە سەرخەت بۆ هاوکاری مرۆیی زیاتری هەرێمی کوردستان. لە ئێستا هیچ ڕێگریەک هەیە بۆی ئەو هاوکاریانی یاخود وڵاتانی کە ئامادەی هاوکاریان دەربڕیوە هیچ ڕێگریەک هەیە بگاتە هەرێمی کوردستان یاخود پێویستی بەکاتە بەتایبەتەوە هاوکاریانی کە هاوکاری مرۆیین بۆ یارمەتیدانی ئاوارەکان پێویستی بەکاتەوە من پێمانوتون و کاتە درەنگە یان ئەگەر زوو لە ئەمڕۆوە ڕێگایەکی بشکایی کراوەتەوە ئەتوانن ڕزگار بکرێن لەو گەمارەوەی لە شاخەکانی شنگالە گەمارە دراون ڕزگار بکرێن لە کارەساتی مرۆیی گەورەی تۆقێنە ڕزگار بکرێن بەڵام پێویستی بەوە هەیە دەستوردی زیاتری دیار بکرێ و زووتر بێنە سەرخەت چونکم دیارە ڕۆژی ئاوارەکان بە شێوەیەکی گشتی وەکو پێویست نییە لە ڕۆی خزمەتکردنەوە چکم هەرێمی کوردستان
دیارە ئاتوانیوێتی ئەومە خزمەت ئاوەرەکان کە خزمەتی زۆر گەورەی کردووە لە حاڵەتێکا کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە بەرقەرارە و حەفاری داراییمان ئێمە لەسەرە لایەن حکوومەتی ناوەند. بەڵێ سەبارەت بە دۆخی ئاوارەکان لە ئێستاە کە لە هەندێک ناوچەی کوردستان تەنانەت لە هەولێر لە هەندێک شوێن داوایەوە کراوەکە هەندێک لە بەشێک لە وڵاتیان خۆپشاندان داوای خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزاییان لە زیادبوونی ڕێژەی ئاوارەکان کردووە بە تایبەت هەندێکیان داوا دەکەن کە ئەو ژمارە زۆری ئاوارە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە پێویستە لە کەمپێکا جێگا بکرێنەوە بەو جۆرە لە شارەکان یاخود لە ناو هاوڵاتیان هەرێمی کوردستاندا بەگشتی ئەمە بۆچوونی بەشێک لە وڵاتیانە وەک ئەمڕۆژ لە هەولێر داوای گربوونەوەیکی لەو جۆرە کراوە وەکو پەرلەمانی کوردستان چی دەڵێن بە هاوڵاتیان بە خەڵکی کوردستان لە کاتێکدا کە هەرێمی کوردستان کۆمەڵی قەیران و گرفتی ناوخۆی و ئابووری و سیاسی و ئەمنی هەیە و هاتنی و ئاوارانەش ڕەنگە قەیرانەکەی سەختتر و خۆستر کردبێ پەیامی ئێوە چیە بۆ هاوڵاتیانی کوردستان بەتایبەت و هاوڵاتیانی کە داواکاریی لەم جۆریان هەیە لە بەرامبەر زیادبوونی ژماری ئاوارە عەرەبەکان؟ دەبێتمان نەچێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ساڵانی نەوەدەکانە تووشی ئەو کۆڕ گەورە بووی کە بە ملیۆنان هاوڵاتی هەرێمی کوردستان ڕویان لە وڵاتانی دراوسێ کردووە بۆ شێوەیە ئیجادی وڵاتانی دراوسەیە بە تایبەتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران هاتە سەرخەت لەگەڵمانە. کوردستانی عێراقی ئاواری و ماڵکاولی و وێرانی زۆر بووە بۆیە پێویستە تەفەهومی ئەو حاڵەتە بکاوە و زۆر بەجددی تەفەهومی ئەم حاڵەتە کراوە بەوەی کە لە هەرێمی کوردستانە لەم حاڵەتی کە ئێستا هەرێمی کوردستان هەیەی و ئاماژە پێدا کە لە ساڵ 20 هەرێمی کوردستان ئاوارەی ساتێک دێ هەرێمی کوردستان ئیجابیاتە سەرخەت بۆیە ڕۆکەمە هەرێمی کوردستان ئیجابیاتە سەرخەت بۆیە ڕۆکەمە هاوڵاتیانی کوردستانە وەکو چۆن لە ڕابردووە خۆمان ئاوارەی وڵاتان و سەر سنوورەکان بووین ئێستاش کاتێک کە ئاوارە ڕۆکات هەرێمی کوردستان وا ڕابینێ کە هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە و خزمەت ئەکا بۆیە جێگای خۆیەتی ئەو کەرەم و مەردایەتی و شەهامەتی کە لە شەهامەتی کوردەواری ڕەسەنە بەردەستە بووە ئێمە جارێکی کە بەردەستەی بکەینەوە خزمەتیان کەینەوەی کە پێمان نەکرێ هاوکاریەکەین لە ئاستی حکومیاوە لە ئاستی هاوڵاتیانە خۆ ئەگەر توانرا هاوکاری مرۆیی گەورە بێت کەمپی گەورە بۆ دروست بکرێ شوێنی تایبەتیان بۆ دابنرێ بۆی بتوانرێت زیاتر خزمەتیان کرێ ئەوە کارێکی زۆر باشە بەڵام تاگاتە ئەو قۆناغە ئەو مەرحەلەیە کە هاوکاری نێودەوڵەتێکا بە هەرێمی کوردستان بۆ ئاوار ئەگەر ئەمە بە خێرایی نەکرێ ئەنجام نەدرێ بە تایبەت لەلایەن نەتەوەیەگرتوەکان یاخود لایەنی پەیوەندیدار پێت وانییە قەیرانەکە ینی قوڵتر دەکاتەوە و سەختتری دەکات بەدڵنیاییەوە هەروایە چونکە تەکید لەوە ئەکەمەوە هەرێمی کوردستان ئێستا لە ئەزمەیەکی مالی زۆر گەورایە هەرێمی کوردستانە ئەزمە مالیەی کە تووشی هاتووە وای کردووە موچەی فەرمانبەران موچەی مانگی شەشیان وەرنەگرتووە هەندێکیان ئێستا مانگی هەشتە وا بەرەو مانگی نۆڕۆی بۆ ئەو حاڵەتە کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان پێویستە لە ئاستی نێودەوڵەتیا بێنە سەرخەت لەگەڵمان و کوشن پەرلەمانی کوردستان داوا کە ئەمڕۆژ داوای کردەوە کە بەجددی لە هاوکاری مرۆیی یا هاوکاری هەرێمی کوردستان کە بۆی بتوانین خزمەتی گەورە بە ئاوارەکان بکەین و لە قەیرانی گەورە ڕووداریان. بەڵێ سەبارەت بە ئەو ئاوارانەی کە لە چیای شنگالن کوردانی ئێزیدی دوایین هەڵ چییە و لە ئێستا وەکەم ڕۆژ ئەمریکا ڕایگەیان کەوان دووجار بە فڕۆکە هاوکاری مرۆیان گەیاندۆتە چیای شنگال دوایین هەڵ چییە بۆ ئەوەی کە ئەو ئاوارانەشی کە لە چیای شنگالن ڕزگار بکرێن؟ دیارە لە ڕێگەی فڕۆکەوە هاوکاریان پێگەشتووە سنجارێک هاوکاریان پێگەشتووە بەڵام ئەو هاوکاریانە بەقەدەر حەجمی ئەو هاوڵاتیانە نین کە لەو شاخانە هەن بۆ پەرلەمانی کوردستانی لەلای خۆیەوە هاوکاری زیاتر لە 1000 ماڵی کردووە و دیژنەکانی پەرلەمانی کوردستان بەردەوام لەگەڵ ئاوارەکانان ئەوەی کە هاتنە ناو هەرێمی کوردستانەوە و دیارە ئەو ڕێگایی کە خۆشبەختانە ئێستا کە کراوەتەوە لە ڕێگای پیشتابوونەوە جاری گەڕنەوە هەرێمی کوردستان ئەوە ڕێگایکی ڕزگارکەری زۆر باشە بۆی بتوانرێ ئەوانە لە مەرج ڕزگار بکرێن بەڵام گرنگ ئەوەیە بتوانین کە دێنە هەرێمی کوردستانەوە چۆن بتوانن خزمەتیان پێ بکرێ لە ڕزگاربوونی شاخەکانەوە لە ڕزگاربوون لەو قەیرانە گەورەوبیانی منی ئێرە بتوانین لە هەرێمی کوردستانە خزمەتیان پێ بکرێت کە بە تەئکید دڵنیایی ئەمە پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی هەیە جگە لەو هاوکاریەی کە لە هەرێمی کوردستانە دەبەردەسایە و هاوکاریە. بەڵێ ئێستا کە ئەو ڕێگەی کراوەتەوە لە بۆ ئەوەی کە ئاوارەکان ڕزگار بکرێن لە چێ شنگالەوە تا چەند هەماهەنگی پێ دوایە هەماهەنگی وەکو پێویستە ئەگەر وەکو پێویستە بۆ وا لە 5 بۆ 6 ڕۆژە لەو چیایە لەو شاخە ئەو ژمارە زۆری ئاواریش ئێزیدی کوردی ئێزیدی لێیە بۆچی ناتوانرێت سەرجەمیان بگوازرێتەوە ئەخۆ زۆری ژماری ئاواری ئێزیدەکان یاخود نەبوونی هەماهەنگیە کە بۆەوەی کە ئەو ڕێگەی کە ئێستا کراوەتەوە ناتوانێت لەو ڕێگەیەوە لە ڕێگەی فڕۆکەوە یاخود لە ڕێگەی جۆرا و جۆرەوە بە هاوکاری وڵاتانی دیکە یاخود ڕێکخراوە پەیوەندیدارەکان هەماهەنگێکی لەو جۆرە هەیە بۆەوەی لە ماوەیەکی کەمدا بگوازرێنەوە و بەر لەوە بگیرێت کە کارەساتێکی مرۆیی ڕووبدات وەکو لایەنی پەیوەندیدار لەوێ و کوردانی ئێزدی خۆشیان هۆشداری لێ دەدەن؟ دیارە
تەبیعەتی ئەو شاخە وایە کە بە فڕۆکە ناتوانین فڕۆکە لەو شاخانە بنیشێتەوە ئەوەی کە تەبیعەتی شاخەکانی شنگالی بینی بێ تەنها ئاگادار بن کە لە ڕۆژانی ڕابردوو شاید ئاماژەمان بەوەدا بۆ ڕزگارکردنی هاوڵاتیانی یەزیدی لە شاخەکانی شنگال ئەبێ ڕێگایەکی وشکاییان بۆ بگرێتەوە و خۆشبەختانە لە ڕێگای بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە و پێشمەرگەی پارچەکانی تری کوردستان ئاگادار بن ڕێگای کراوەتەوە بەڵام فراوانی شاخەکە کە 80 کیلۆمەتر فراوانی پێەوە بێهێزبوونی هاوڵاتیان لەو ماوە زەمەنیا کە ئەوە چەند ڕۆژە بە بێ خواردن و یان خواردنێکی زۆرکەمیان پێ وا کراوە کە وەکو پێویست نەتوان بێنە خوارەوە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەو ڕێگایان بۆ کراوەتەوە کە لە ڕێگای پیشابوورەوە جاری تکاتوان بێنەوە هەرێمی کوردستان و بەڵام پێویستی بە هاوکاری زیاتر هەیە و بەچیتر هەیە ئاگادار بن ئەمڕۆ ڕێسی ئەمریکا و ئۆباما ئاماژەی بەوەدا کە لێناگەڕێن جنسای لە شاخەکانی شنگالا ڕوو بدا بۆی ئەوانش بەردەوام هاوکاری خوان نێرن بەڵام ماوەتەوە سەر ئەوەی کە هاوکاریەکان ئەبێت سریعتر بێ و فەلەیتیان بێ بۆ ئەوەی حەجمی کارەسەتەکە کەم بێت. بەڵێ ئەو لیژنەی کە ئێوەکو لە پەرلەمانی کوردستان بۆ دۆخی ئاوارەکان پێکتان هێنا ئەرکی چییە؟ خۆ ئەرکی دروستکردنی هەماهەنگیە نییە و کاری چییە کە ئەو لیژنەیە دروست کراوە ئەوە لیژنێکتان لە پەرلەمانی کوردستان بۆ لێکۆڵنەوە لە ڕەوشی ئاوارەکان بەگشتی پێگەناوە و کارەکانیان بەچی گەیشتووە توانیوانە چی بکەن؟ وەکو ئاگادار بوون دوێنێ پەرلەمانی کوردستان 6 ساعات کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی سەرجەمهوریەکانی پەرلەمانی کوردستان بۆ ئەو لیژنانە جارێکیکە ڕاستپێرانەوە بە کۆمەڵێکی ڕاستپێرانەوە یەکێکە لیژنانە لیژنەی تەندروستی و ژینگەی ڕاستپێرا بەوەی کە لە ڕەوشی تەندروستی ئاوارەکان و هێزی پێشمەرگەی کوردستان بکۆڵێتەوە و دوور چێ بەدەمیانەوە لەگەڵ وەزارەتی پەیوەندیدارە بتوان هاوکاری و هەماهەنگی لەبینیانە هەبێ و هەروەها لیژنەکانی مافەکانی مرۆڤ و لیژنەی مافی پاراستنی مافی ئافرەتان و لیژنەی کۆمەڵگای مەدەنی ئەوانیش لیژنەکە بەکامل کراونەتە سەرخەت کە بەدەم وەسعەکەوە بن و لە نزیکەوە دیکۆمێنتی ڕووداوەکان بکەن و بیدێنە ڕاوی نێودەوڵەتی بۆ ئەوەی کە زیاتر وڵاتان بینە سەرخەت و پاشانی لە ڕووی هاوکاری مرۆییەوە بتوانن بە هاوکاریان بکرێت و لیژنەی پێشمەرگە و نێوخۆ و لیژنەی دارایی و دەستپاکی ئەم چەندیژنی ڕاستپێراون کە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی ئاوارەکانی شنگال بن و هەروەها ڕەوشی پێشمەرگە بن دەکۆی بەرەکانی جەنگال لەو حاڵەتی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا لەو سنوردارە دەبێت. بەڵێ سەبارەت بە ڕۆڵی نەتەوەیەگرتووەکان و ڕێکخراوە پەیوەندیدارەکانی تایبەت بە ئاوارەکان ئێوە ڕۆڵیان وەکو پێویست دەبینن لە کاتێکدا کە ئێوەش وەکو پەرلەمانی کوردستان لەگەڵ نوێری نەتەوەیەگرتووەکان باسی ئەم ڕۆژتان کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێتان وایە ڕۆڵیان وەکو پێویستە لە ئاسەم دۆخەدا؟ ئێمە داوامان کردووە ڕۆڵیان گەورەتر بێت چونکە حەجمی کارەساتەکە گەورەیە بۆیە بەو حاڵەتەی بەو قەدەری کە ئێستا هەیە پێمان وایە کەمە پێویستی بەدەمەوە هاتنی گەورەتر و بەپەلەتر هەیە و ئەم ڕۆژتەکی نەکردۆ لە نوێری خانەکان بە هەمان شێوەکە گرنگە کە بەدەمەوە چوون بۆ ئەوان بەپەلەی زیاتری دیارکرێ و زیاتر ڕۆڵی خۆیان. بەڵێ سەبارەت بە حکوومەتی عێراقی هەماهەنگی ئەو هەماهەنگی کە هەیە لە بواری ئەمنی و سەربازی تا چەند بۆ بوارەکانی دیکەش هەیە لە دۆخێکی لەم جۆرەدا بەتایبەت ناتوانرێ لە ڕێگەی ئەو ئالەتانەی کە هەیەی حکوومەتی عێراقی هەوڵی بەتایبەت بۆ پرسی ڕزگارکردنی کوردانی ئێسدی لە چیای شنگال ئەو هەماهەنگیە ئەگە هەیە وەکو ئەمڕۆ کە لیوا قاسم عتا و تەبێژی فەرماندەی پرۆسە سەربازەکانی بەغدا باسی لەوە کرد کە هەماهەنگیان هەیە لەگەڵ بەغدا پێت وایە ئەم هەماهەنگیە بۆچی بەغدا ناتوانێت یاخود نایەوێت کار بکات بۆی کە لەڕێی خۆیەوە هەوڵ بدات بۆ ئەوەی کە ئەو کوردانی کە لە چیای شنگالن ڕزگار بکرێن؟ دیارە وەزارەتی پەیوەندیدار لە بەغاتان ئەندازەی کاتە سەرخەت بەڵام هێشتا وەکو پێویست نییە چونکە و حاڵەتێکە لە حکوومەتی ناوەندیە دەگوزارێت دیارە حکوومەتێکی کاربەڕێکەرە و ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان و دەستگرتنی مالیکی بە بەکوتی دەسەڵاتەوە و نهاتن پێشەوە بۆ حکوومەتێکی بستەفراوان و شەراکەی ڕاستەقینەکە سەرجەستە کاتەکان بتوانن خوانی تیاگەوە و ئەو کردێکی لە ساڵانی ڕابردووە مارەسەکراوە جاریشکە ڕەنگی داوەتەوە بۆیە هەماهەنگیەکان لە بینی ناوەند و هەرێمی کوردستانە لە ئاستی سەرەتاییانە هێشتا نەتوانراوە وەکو پێویستە ناوی بوو. بەڵێ دوایین پرسیارم کاک فەخرەدین بە کورتی سپاس دەکەم پرسی بڕینی بەشە بودجەی هەرێم لایەن بەغدا و ئەمڕۆ لە کۆبوونەوەیتان لەگەڵ نوێنەری وڵاتانی بیانی و کونسوڵەکان باستان کرد دوایین هەوڵ هەماهەنگی چییە بۆی لە دۆخێکی لەم جۆرەدا کە ڕەنگە لە هەر کات زیاتر پێویست بێ ناردنی بەشە بودجەی هەرێم یاخود ناردنی پارە لە بەغداوە بۆم دۆخی ئێستا لە کاتێکدا کە ئێستا
سەر کۆماری وڵاتەکەش کوردە سەر کۆماری عێراق مەبەسمە دوایین هەوڵ و داواکاریەوە لە پەرلەمانی کوردستان و لەم کۆبنەوەی ئەمڕۆژ کە باسان کردووە چی بۆ بە کورتی سپاس دەکەم دیارە ئێمە دوێنێ لە کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و هەروەها سەرۆکی سەرجەمنیشتەکانی پەرلەمانی کوردستان تاکیدمان لەوە کردەوە و پەیوەندیمان گرتووە لەگەڵ سەرۆکی کۆمار و پەیوەندیمان کردووە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد چیتر بەسە ئەو حەفاڕەی کە لەسەر هەرێمی کوردستان کۆتایی تێبهێنرێ و ئەمڕۆژ لەگەڵ نوێنەرانی وڵاتانە دەستمان لەوە کردەوە کە ئەوانی بەپێی بوونی خۆیان بەپێی دەسەڵات و تاکیدکەنەوە جەختکەنەوە تەسیل کاریگەری دروستکەنە سەر حکوومەتی ناوەندی کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس کاک فەخرەدین قادر بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێزان کە لە شاری هەولێر و لەگەڵمان بووی بەڕێزان سپاس بۆ وشکە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون سپاس بۆ هاوکارانم کاتی خۆش بۆم لایەک و خواتان لەگەڵ